کۆماری ئیسلامی ئێران لە ڕیزبەندی بەکارهێنانی ماددەی هۆشبەر لە سەرەوەی وڵاتانی ناوچەکە و جیهاندایە. گیرۆدەبوون بە ماددەی هۆشبەر لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بۆتە دیاردەیەکی بەرچاو و حاشا هەڵنەگر و تەنانەت هەر ڕێبوارێکیش ئەم ڕاستیە بەڕوونی دەبینێ. بەڵام ئامارەکان وێنایەکی دڵتەزێن و مەترسیداریش لەم ڕاستیە دەردەخەن. بەوتەی خودی بەرپرسانی ڕژیم و لەوانە دەبیری گشتی پێشووی ناوەندی لێکۆڵینەوە و بارهێنانی ستادی بەرەوڕووبوونەوە لەگەڵ ماددەی هۆشبەر 4,400,000 بەکارهێنەری دایم و کاتی لە وڵاتدا بوونی هەیە. ئەگەر مامناوەندی ئەندامانی بنەماڵەیەکی ئێرانی 4 کەس لە بەرچاو بگرین، لەم حاڵەتەدا پتر لە 20 ملیۆن کەس لە دانیشتوانی وڵات لەگەڵ گرفتی ئیعتیاد و لێکەوتەکانی لە بنەماڵە و کۆمەلگادا بەرەوڕوون. بێگومان ڕێژەی ڕاستەقینەی گیرۆدەبووان و بەکارهێنەرانی ماددەی هۆشبەر گەلێک لەم ئامارە ڕەسمیانە زیاترە و ئەم دیاردەیە لە زۆر یەک لە بنەماڵەکان و شەقام و کووچە و کۆڵانەکاندا بەڕوونی بەرچاو دەکەوێت. کۆماری ئیسلامی ئێران لە ڕیزبەندی بەکارهێنانی ماددەی هۆشبەر لە سەرەوەی وڵاتانی ناوچەکە و جیهاندایە. ڕۆژنامەی شەهروان لە زمان کەسێکی مواتفرۆشەوە دەنووسێت نرخی 4 کیلۆ نیو تریاک تا ساڵێک لەمەوبەر 430 دلار بوو، بەڵام ئێستا ئەم بڕە لە بازاڕەکانی ئێراندا بە 2,600 دلار. ئەم بەرزبوونەوە بەرچاوە بەو مانایەکە تەنانەت سەرەڕای هەبوونی ڕکودی هەڵاوسان ئەم جۆرە ماددە هۆشبەرە لە ئابووری ئێراندا داهاتێکی زۆرتری لە چاو بورس و مڵک و بازاڕەکانی تر بووە. بە گوێرەی ئەم ئامارانە ڕۆژانە نزیکەی 500 کەس بە ڕێژەی گیرۆدەبووان زیاد دەبێت و لە ساڵێکدا زیاتر لە 800 تۆن ماددەی هۆشبەر لە ئاستی وڵاتدا بەکاردەهێنرێت. ئەوەی کە لەبەر چاوە و تەنانەت بە پێی دامپێدانانی خودی کاربەدەستانی حکوومەتیش بەیانگەری ئەو ڕاستەیە کە هیچ بربەستێک لە بەردەم پەرەسەندنی بەکارهێنان و گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکاندا بوونی نییە و ئەم دەستکەوتەی ڕژیمی ئیسلامی لە هەموو شوێنێکی وەک مەدرسە و دانشگاکان، کارگا و کارخانەکان، ئیدارە و گوند و موچە و مەزراکان بەدی دەکرێت. خەڵک باش دەزانن باند و تاقمە سەرەکیەکانی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ماددە هۆشبەرەکان کێن و سەوداگەرانی مەرگ لەکوێ دانیشتون. هەموو کەس دەزانێت کە سەرەداوی ئەم سەنعەت و بازرگانیە عەزیمەی مەرگ بەکوێوە گرێدراوە و چۆن فەرماندە نظامیە باڵاکانی کۆماری ئیسلامی و بەرپرسانی حکوومەتی و ئەولات و چەقۆکێشانەی کە لە خزمەت ڕژیمدان لە تۆڕ و باندە مافیایەکانی بەرهەمهێنان، بڵاوکردنەوە و کڕین و فرۆشتنی ماددە هۆشبەرەکان لە ناوخۆی وڵات و هەناردەکردنی بۆ دەرەوە لێک هەڵپێکراون و چۆن ڕایەڵەیەک جەنایەتکارە حرفەییەکان ئەوانەی کە تیمەکانی بەناو بەرەوڕووبوونەوە لەگەڵ ماددەی هۆشبەر و قاچاقچیەکان فەرماندەیی دەکەن، ئەوانەی کە بەڕێوەبەرانی ئەمری بە معروف و نەهی لە مونکردن و هەروەها سەرجەم سەردارانی سازەندەگی و بەڕێوەبەرانی دامەزراوە جۆرا و جۆرەکان لەم تۆڕە مافیاییەدا ڕێکخراون بۆ ئەوەی ئەم کاڵا ماڵوێرانکەر و پڕداهاتە ئەم لاو ئەولا پێ بکەن و لە ڕێگای ئەوەوە هەست و ئەنگیزەی لاوەکان لەناو ببن. مەترسیدارتر لەوەش هاتنە خوارەوەی تەمەنی گیرۆدەبووانە. بە گوێرەی راپۆرتە ڕەسمیەکانی حکوومەت، تەمەنی گیرۆدەبوون بە ماددەی هۆشبەر لە ئێران گەیشتۆتە 13 ساڵ و پتر لە 1 ملیۆن کەس لە گیرۆدەبووان تەمەنیان خواردتر لە 19 ساڵە. خەڵک لە پەرەسەندنی ماددە هۆشبەرەکان لە ناو لاواندا گەلێک نیگەرانن. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی بێداشتی جیهانی، ڕێژەی مردن بە ماددە هۆشبەرەکان لە ئێران لە پلەی یەکەمی وڵاتانی ناوچەکە و تەنانەت لە ئەفغانستان کە گەورەترین بەرهەمهێنەری ماددەی هۆشبەر لە جیهاندایە زۆرترە. دابینکردن و مسۆگەرکردنی تەندروستی خەڵک و هەروەها بۆ پێکهێنانی کۆمەڵگایەکی بەدوور لە بەڵای ماڵوێرانکەری ماددەی هۆشبەر تەنیا لە گرەوی ڕووخاندن و لە گۆڕنانی کۆماری ئیسلامیدایە. کۆماری ئیسلامی نەک وەک قوربانی بارودۆخی کۆمەڵایەتی، بەڵکو وەک تاوانبارێک چاو لە کەسی گیرۆدەبوو دەکات. لەو ڕۆوە کە ڕژیم ناچار بووە چەند ناوەندێک بۆ چارەسەری گیرۆدەبووان دابین بکات، ئەو ناوەندانە وەک زیندان بەڕێوە دەبات. بە جۆرێک کە کەسانی گیرۆدەبوو
بە جێگای وەرگرتنی چارەسەر ناچار بەڕاکردن و خۆ دەرباسکردن لەو ناوەندانە دەبن. ئەوانەشی کە هەلومەرجی دژواری ناوەندەکان تەحەموول دەکەن بە شێوەی ڕێژەیی پاش 3 مانگ سەر لە نێپەنا دەبنەوە بەر ماددە هۆشبەرەکان. لەبەر ئەوەی کەسانێکی کە بەهۆی بێکاری و هەژاری و نەبوونی ئەمنیەتی سیاسی و کۆمەڵایەتی پەنا دەبەنە بەر ماددە هۆشبەرەکان پاش هاتنە دەرێ لەو ناوەندانە سەر لە نوێ لەگەڵ هەلومەرجێکی هاوشێوە بەرەو ڕوو دەبنەوە. خەبات لە دژی ماددەی هۆشبەر وەک بازرگانیەکی پڕسووت بۆ گەورە قاچاقچیەکان و هەروەها وەک ئامرازێکی سەرکوت بۆ ڕژیم لە گرەوی خەبات لە دژی کۆماری ئیسلامی و ئەو نیزامەیە کە ڕژیم پاڵپشتێتی. لەم ڕێگایەدا پێویستە ڕژیم ناچار بکرێت لە بری بە تاڵانبردن و سەرفکردنی بودجەی وڵات لە پێناو سەرکوتی جەماوەر ئەم سامان و داهاتە لە ڕێگای باشترکردنی ژیانی خەڵکدا بەکاربێنێت. خەبات لە دژی سەرمایەداری، لە دژی ڕژیم و هەروەها خەبات بۆ باشترکردنی هەلومەرجی ژیان زنجیرەیەکی لێک هەڵپێکراوی خەباتێکی یەکگرتوون. بەهێزکردنی ئەم خەباتە دەتوانێت هیوا بە دوا ڕۆژێکی باشتری سیاسی و کۆمەڵایەتی لە دڵی جەماوەردا پێک بێنێت و ئاسۆیەکی ڕوون بەڕووی لاوان و کۆمەلگادا بکاتەوە. هەر ئەم ئاسۆ هیوا بەخشەوا دەکات کە جەماوەر بە جێگەی تەسلیم بوون و بە چۆکدا هاتن بەرامبەر بە دژوارەکانی ژیان ڕێگەی خەبات لە دژی سەوداگەرانی ماددە هۆشبەرەکان هەڵبژێرن نەک پەنابرنەبەر ماددەی هۆشبەر و لە ناوبردنی خۆیان.